هاوڵاتیانی سنووری قەزای شەقڵاوە گلەییان لە دۆخی تەندروستی هەیە. دەڵێن سەرڕای ئەوەی چەندین بنکەی تەندروستی و نەخۆشخانەی گشتیش هەیە، بەڵام بەهۆی نەبوونی پسپۆری و دەرمانی پێویست هاوڵاتیان ناچار بە ڕووکردنە کەرتی تایبەت دەبن. لە ڕووی تەندروستیەوە کەم تەرخەمی هەیە، بەڕاستی ناڵێن زۆریان کەم، بەڵام کەم تەرخەمی لە بوارە هەیە. گەربێت و سەیری نەخۆشخانە ئەهلیەکان بکەی خزمەتگوزاریەکی بێپایان هەیە، یاخود سەیدەلیەکان دەرمەخانەکان هەرچێ عیلاجێک و پێداویستێکی بێت لە سەیدەلیەکان هەیە، بەڵام لە نەخۆشخانەکان بەید ناکرێت. داواکارین لەلایەنی پەروەردەدار و لە حکوومەت نەخۆشخانە حکوومیەکان ئاوڕێکی جدیان لێ بدرێتەوە، لەبەرەوەی ئێمەش و تۆش خەڵکی ئەو وڵاتین پێویستە دەرمان نیشتمان پێ بدرێت. و بەرام لە ڕووی دەرمان و لە ڕووی ئەوە لە هەموو شوێنە شوایە، لە شەقڵاوەش هەروایە خەڵک پێویستی بەوەی هەیە کە فعلەن لێرە بەرفراوانتر ئەوەی تەندروستی کەرتێن تەندروستی بتوانن خزمەتی ئەو نەخۆشانە بکەن. ناکرێ مەسەلەن ئەتوو هەموو نەخۆشێک بنێرێتە هەولێر، ئەوەی کە پێویست بی لە هەولێر بکرێ. قەزای شەقڵاوە خاوەن نەخۆشخانەی فێرکاریە و سنوورێکی فراوانی هەیە. هاوڵاتیان دەڵێن بەشێک لە چارەسەر و نەشتەرگەریەکانی لێ ناکرێ و بەو هۆیشەوە نەخۆش بۆ چارەسەر ڕەوانەی هەولێر دەکرێت. بەڕاستی جاریوە حاڵەت هەبووە ئەمن بخۆم لە خەسخانەی بوو مەسعود فۆرم دیتێتم هاتیە نەخۆشێکی شوور بووە دەعمایان هەشتەی دیە ئەوەی سەرەتایی لە بۆر دەکرێت بەڕێ دەکرێت لە بۆ هەولێری، چونکی بەجددی ینی قەزا کە قەزا بوو دەبێ هەموو شتێکی لێ بکرێ، عملیاتی گەورەی لێ بکرێ، ینی حاڵەتی زۆر زەرور دەبێ عیلاج بکرێ. بەس دیتیتم یەکسەر ڕەوانە کرایە و ئەبووە لە زیاتی ئەوەی ئەوەندە پەرە بەکەرتی تەندروستی خەستەخانە ئەهلەکان بدەن، تۆزێکیش پەریان بە بنکە حکومیەکانی تەندروستی دابووە. مەسەلەن ئێستا نمونەیەکت بۆ هێنمەوە کۆڕێ ناحیەکە سەر بە شەقڵاوەیە، کۆڕێ ناحیەکی سەر بە شەقڵاوەیە، تا ئێستا ینی خەستەخانەیەکی لێ نییە ئێستا نمونە بڵێ من نەخۆشم هەوێت شەو لەو خەستەخانە بمێنێتەوە، یعنی ئەبێت بیمەم بۆ مەسیف سەلاحەدینیان ئەبێ بیهێنم بۆ شەقڵاوە بە نائیلاجی. دوای 31 ساڵ حکومڕانی و بەهۆی بێپلانیەوە هێشتا هەرێمی کوردستان نەبووەتە خاوەن سیستەمێکی تەندروستی پێشکەوتوو. تا ئەو ڕادەی بەرپرسان و کاربەدەستانیش متمانەیان بە سیستەمی تەندروستی هەرێم نییە و بۆ چارەسەرێکی سادەی خۆیان و خاو خێزانیان پەنا بۆ نەخۆشخانەکانی دەرەوەی وڵات دەبەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شەقڵاوە.